ئەگەرچی ڕەنگە تاکو ئێستا پێناسەیەکی ورد و دروست بۆ تیرۆر هێشتا لە سەرتاسەری جیهان نەکرابێت بەڵام بەنیسبەت باشووری کوردستانەوە کە لچێندراوە بە عێراقەوە لە 100 ساڵی ڕابردوودا و تاکو ئێستاش قوربانی دەستی تیرۆری سوپای عێراق و دەسەڵاتدارانی عێراق بووە بە ئێستاشەوە لە ناوچەکانی کەرکووک و ناوچە داگیرکراوەکانی تر بەڵام ئەوەی کە ئێمە دەمانەوێت قسەی لەسەر بکەین ئەوەیە دوا تیرۆر کە تیرۆری داعش بوو کە هەموو شتێکی لەگەڵ خۆیدا تیرۆر دەکرد بە هاوڵاتیانی سڤیل و بە پێشمەرگە و بە چەکدار و بە هەموویەوە بەڵام ئەوە بوو کە ئەفسانەی داعش لەسەر دەستی پێشمەرگە تێکشێنرا و کۆتایی بەو تیرۆرە هێنا بەڵام ئەمە بە قوربانیی یەکجار زۆر بوو 1800 پێشمەرگە شەهید بوون و هەزاران پێشمەرگەی دیکەش هەروەها لە هێزە ئەمنیەکانی تر و ئەو جا هاوڵاتیانیش بریندار بوون ئێمە دەمانەوێت هەڵوێستەیەک لەسەر ئەم بابەتە بکەین بزانین داخۆ پەرلەمانی کوردستان ئەو جا حکوومەت یاخود چی یاسایەک دەرچووە بۆ قەرەبووکردنەوە ئەگەر قەرەبووکردنەوەش نەبێ بۆ هاوکاریکردنی قوربانیانی دەستی تیرۆر با میوانداری زۆر بەڕێز سعید هەرچی ئەندامی لێژنەی کاروباری پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان ڕاستە و خۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە کاک سعید شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکان باش حاکمجان سەرچاوم باش ئێوە لە لێژنەی پێشمەرگە یانی لێژنەی کاروباری پێشمەرگە چیتان کردووە بۆ ڕێزگرتن لە قوربانیانی دەستی تیرۆر طبیعی لێرەوە لە بەرنامەی بەڕێستانەوە سەری ڕێز و نوازشدا دەنوێنێ بۆ شەهیدانی دەستی تیرۆریستانی داعش و داواکانی لەخوای گەورە کە شفای بەپەلا بۆ هەموو بریندارەکانی شەڕی تیرۆریستانی داعش بنێرێتن طبیعی ئەفسانەی داعش تێکشکاندنی داعش لەسەر دەستی پێشمەرگە قارەمانەکانی کوردستان بوو لە کوردستان و لە عێراق بەگشتیدا و ئەم تێکشکانەش بەڕاستی بە تەسحیەکی کەم نەکراوە وەکو ئێوە ئیشارەتان پێدا کە زیاتر لە 1800 پێشمەرگە شەهید کران و کۆمەڵێک پێشمەرگە زامدار بوون و ئێمە بەڕاستی لە سەرەتایی دەست بەکاربوونمان لە لیژنەی پێشمەرگەوە ئێمە بە جددی لەسەر خەتی لەگەڵ وەزارەتی پێشمەرگە وڵانە پەیوەنددارەکان بۆ ئەوەی جیاوازیەک بکرێتن بەڕاستی امتیازێکی باش بدرێتە کە سوکاری شەهیدانی شەڕی داعش و بە زووترین کات بۆ چارەسەرکردنی ئەو پێشمەرگانەی کە بەڕاستی بووینە خاوەنی پێداویستی تایبەت ئێمە بەجددی لەسەر خەتین و ئێمە لەگەر وەزارەتی پێشمەرگە بەجددی هاتینە سەر خەت پێمان ڕاگەیاندنە کە کۆمەڵێک پێشمەرگە کۆمەڵێک عفوم کە کۆمەڵێک پێشمەرگەی شەڕی داعش دەستیان لە دەستداوە قاچیان لە دەستداوە تاکو ئێستاکە چارەسەر نەکراون ئێمە خودی خۆم لە ناو پەرلەماندا بە حزوری بەڕێز جەنابی سەرۆکی حکومەت من ئەو داوام ئاراستەی کرد کە خەڵکێک هەیە لە شەڕی داعش دەست و قاچی لەدەستداوە بەڵام تاکوی ئێستاکە نەیتوانیوە قاچێکی دروستکراوە بۆ دروست بکرێتن یاخود تاکو بتوانێتن بگەڕێتەوە سەر ژیانی ئاسایی خۆی جەنابی سەرۆکی حکومەت بەڵێنیدان بەڵام تاکو ئێستاکە مەجموعەیەکێک کراون و مەجموعەیەکی تریش ماون ئێمە بەجددی لەسەر خەتین بۆ ئەوەی ئەوانەی کە باوشین چارەسەر بکرێت بەڵێ زۆر باشە کاک سعیدانی ئێوە من دەمەوێت بەڕوونی لەسەرەمە بپرسم یعنی ئێوە وەکو لێژنەی کاروباری پێشمەرگە چ پرۆژەیەکتان ئامادە کردو ئایا هیچ پرۆژەیەکتان ئامادە کردو یا بەتەمان پرۆژەیەک ئامادە بکەن بۆ قەرەبووکردنەوەی کەسوگاری ئەو پێشمەرگە شەهیدانە و هەروەها ئەوانی کە بریندار بوون حاکم جانێمە طبعا لە کۆمەڵێک یاسای ترمان هەیە تایبەتن بە مەوزوعی پێشمەرگە و مەزوعی شەهیدان بۆ نمونە یاسای ژمارە 38 چارمانەیە کۆمەڵێک یاسای ترمان هەیە کە پابندن بەو بابەتانەوە بەڵام ئێمە لەگەڵ وەزارەتی پێشمەرگە و لەگەڵ وەزارەتی شەهیدان وەختی خۆی ئێستا شوار ڕێککەوتونی کە شەهیدانی شەڕی داعش دوو پلان پێ بدرێتن و بۆ نمونە ئەگەر یەکێک بە ملازم شەهید کرا بێتن دەبێت پلەکەی بکرێتە نەقیب و بە ئیمتیازی نەقیب موچەکەی بدرێتە کە سوکاری شەهیدەکان و هەمان موچەکەی بگەرێتەوە سەر وەزارەتی پێشمەرگە و ئیمتیازە درایتە شەهیدانی شەڕی داعش و بزات وەکو شەهیدەکانی تریش بەڕاستی کەسوکارەکانیان منداڵەکانیان دەتوانن لە سەر حسابی حکومات بچێت خوێندن بکە بۆ مەجای
باش کاک سعید وەکو لە راپۆرتەکەشمان داهاتی بوو ینی ئەو کۆمەڵێک پێشمەرگە خۆشت باست کرد دەست و قاچیان لە دەستداوە یان بە جۆرێک لە جۆرەکان ئەوەندە بریندار بوون کە ڕەنگە نەتوانن ژیانێکی ئاسایی بژین دەبێت چ بکرێ بەڕای ئێوە هەم لە پەرلەمان هەم لە حکوومەت بۆ ئەوەی لانی کەمی قەرەبووی ئەو جۆرە بریندارانە بکرێتەوە وڵا هەنگاوی یەکان ناڵێم ئێمە دەبێ هەماهنگەیەکی دروستمان ئەگەر وەزارەتی پێشمەرگە هەبێت و کە هەشمانە دەبێ هەوڵ بدرێتن چارەسەری ئەوانە بۆ بکرێتن داوامان کردیە کە ئەوانەی پێویستیان بەوەی هەیە کە قاچی سناعیان بۆ دروست بکرێتن کە بەخۆشیان داوایان کردیە تقریبا دەتوانم بڵێم بەشی هەرە زۆری بۆیان دابین کراوە پاریان بۆ سەرف کراوە و ئێمە لەگەر بەشی تەبابەی وەزارەتی پێشمەرگەش قسەمان کردەوە و تتمان ئەگەر هەوڵ بدرێت لەگەر ئەنجومەنی وەزیران و لەگە سەرۆکایەتی هەرێم لەگە وەزارەتی پێشمەرگە هەوڵ بدرێتن ینی لە ڕێگای ڕێکخراوە بیانیەکان بێت لە ڕێگای هاوپەیمانان بێتن کارگەیەکی دروستکردنی دەست و قاچی سناعی هەبێتن بۆ ئەو پێشمەرگانەی کە پێویستیان بەو قاچ و دەستانە هەیە باش کاک سعید دوا پرسیار ئێوە دەتانەوێ ینی گەر بە کورتیش وەڵام دێت و من سوپاست دەکەم ینی دەتانەوێت بە چ جۆرێک ڕێز هەم لە کەسوکاری شەهیدان و هەم لە بریندارانی دەستی تیرۆر بگرن من بەستم لەوە ئەوەیە ئایا ناکرێ مەسەرەن ئەوانە باجێکیان هەبێ ئەگەر کات و ڕویان کردە حەج دایرەیەک لە دایرەکان بۆ هەر شوێنێک ڕۆشتن ئەوانە پێش بکرێن کارە ئاسانیان بۆ بکرێ ینی جۆرێک لە ڕێزگرتن بە چ شێوازێک دەبێ ڕێز بکرێ ئەگەر بە کورتیش وەڵام دەیت و من سوپاست دەکەم ئەوەی جەناب باز دەکەی دەبێت بە یاسایەک ڕێک بکرێتن و هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری خوازی گەلی کوردستان بۆ ئێمە جیاوازیان نییە بەڵام شەهیدانی شەڕی داعش بەڕاستی ڕێز و تەقدیر تایبەتیان هەیە لە لای ئێمە و هەرچی بۆیان بکرێتن هەر کەمە و ئێمە بە دیش لەسەر خەتین کە لەگەڵ وەزارەتی شەهیدان کە ئێستا حالی حاضر ئەوەی کە دەکرێتن هەوڵ بدرێتن لە ڕێگای ئەنجومەنی وەزیرانەوە کە هەر لاقل هیچ نەبێتن پارچە زەویەکیان بۆ دابین بگرێ هەنگاوی یەکەم و لە هەولیشدا دەبێن ئەگەر تەمەنی پەرلەمان بکەوێتە ناو وەرزی یاسادانان هەوڵ دەدەین لەگەر لاەکانی تر و لەگە فراکسیۆنەکانی تر یاسایەک بۆ شەهیدانی داعش و هەموو قوربانیانی داعش و قوربانیەکانی تری بزنەوەی ڕێگای ڕزگاری کورد و کوردستان هەم ئەوە بکرێتن بەڵێ زۆر باشە زۆر بەڕێز سعید هەرچی ئەندامی لەژنەی کاروباری پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان گەڵێک سپاس بەوە بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان باش سپاس بۆ ئێوە دەست خۆش بێت